الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. ئومێدوارم ئەم ئەڵقەیەکی زۆر تایبەت بێ لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئومێدوارم خۆی گەورە وەری بگرێت و بگاتە ناو کرۆکی دڵی ئێوەی ئازیز و خۆشەویست و قبوڵ و وەرگیرانی لای خۆی گەورەی دەست بکەوێت. خۆشەویستان، نزیک بوونەوە لە مردن باسە ئیمانیەکان و باسە ڕۆحیەکان گرنگیەکی زۆری هەیە لەم بەرنامەی ئێمەیە. ئامانج لەم بەرنامەی ئێمە تەنها زیندووکردنەوە و هۆشیێنانەوە و بە ئاگا هاتنەوەی جیهانی ڕۆحە کە چوار دەوری ئێمەی داوە. ئەوەنە فراوانە لە ناومانە تا ئێمە خۆمان بەڕاستی لە ڕووی مادیەوە بە بچووکی خۆمان ون بووین لە ناو جیهانە ڕۆحیەکەیە. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. خۆشیەکانی ئەوێ هەستی دایکایەتی لێگرتمەوە. طەیبە مجەڕەد بەهجەت کە لە شاری مەشهەد ژیان بەسەرەبات و لە ناوچەی بوجنورد لە خۆراسان دەژی. ئەزموونی نزیکبوونەوە لە مردنەکەی بەم جۆرە دەگێڕێتەوە و دەڵێت: تازە هوما لەدایک بوو. ڕۆشتمەوە بۆ ماڵی باوکم. نزیکەی دەڕۆژێکم مابوو لە کاتێکدا شوێنی نیشتەجێبوونم شاری بوجنووردا. پێشەوەی دکتۆر وادەی مناڵبوونەکەم بۆ دیاری بکە، من ڕۆشتمەوە بۆ ماڵی باوکم. ڕۆژی پێنجەمی مانگی بەهمەن ڕۆشتین بۆ نەخۆشخانە. من و باوکم و دایکم و براو خوشکەکەم بووین. هەموو شتێک ئاسایی بوو. پزیشکەکان دڵنیایان کردینەوە کە باری مناڵەکە و خۆم ئاساییە و هیچ کێشەیەکیان نییە. لە ژووری چاوەڕوانی مناڵبوو نابووم هەتا هەموو پێویستیەکانی پێش نەشتەرگەری تەواو ببێت و مناڵەکەم دوایی لە ئامێز بگرم. حساسیەتم بە دەرمانێک هەیە. کاتێک پەرستارەکە دەرزیەکەی بۆ کردم وتی هەندێک گێژبوون بۆ دروستەکات، بەڵام ئاساییە. بەڵام من حساسیەتێکی قورسم بەو دەرمانە هەبوو. حساسیەتەکە بە دەرکەوت و خێرا زیادی کرد. هاوارم کردوتم بە پەرستیارەکە من هیچ نابینم. سرم گێژەخوا بۆچی ئاوام لێ هات. هێشتا ئاگام لە خۆم بوو دەمتوانی قسە بکەم، بەڵام هەستم کرد ستاڤە پزیشکیەکە پەرێشان بوون. لە دوای گەڕانەوەم و باشبوونم زانیم کە پەیوەندیان کردبوو بە پزیشکی تایبەتی منەوە. ئەویش عایادەکەی بەجێهێڵا بوو، بە خێرایی هاتبوو بۆ نەخۆشخانە. ئەزموونەکەیمان لێرەوە دەستی پێکرد. خۆشەویستان، لە ناو ئەم باسە گرم و گوڕەی جیهانی ڕۆح و نزیک بوونەوە لە مردنە پێمان خۆش بوو چاوپێکەوتنێکی زۆر تایبەت، واڵقەیەکی زۆر تایبەت لە خزمەت کاک حەمەد جەلالە ئەنجام بدەین کە جەنابیان بانگوێژە و جەنابیان لە زۆر سەرقاڵی خەمخۆری و دڵسۆزین بۆ ئیسلام لەخوا بزیابێ. وارم خەمەوای لێ کردووە کە دەنگێکی زۆر حەزین و زۆر جوانی هەیە بۆ بانگدان. کاک حەمەد جەلالگیان یەخوا بەخێر بێ. سپاسی جەنابتانەکەم بۆ ئەم دەرفەتە کە ڕەخسانتان و پاشان سپاسی خوای گەورە و میهرەبانەکەم کە ئەم شەرەفە مەزنەی بە ئێمە بڕی بتوانین پەنجە بخێنە سەر کۆمەڵێک شت لە ژیانی ئێمەدا کە بەڕاستی لە ژیانی ئێمەدا فراغێکی گەورەی دروست کردووە تا بتوانین خۆمان و چواردۆرەکانمان بە ئاگا بێنینەوانێ، هەتا بتوانین چۆن بتوانین تەسەورمان بەرامبەردا هاتوو چۆن بێ و ئیسفادە لەو مێژووی کە بووە لە ڕابردوومانە کە بتوانین ئەو فراغانە هەمووی پڕکەینەوانێ بە پشتیوانی خوای گەورە. خوای گەورە ئینشاڵڵا تەوفیقمان دا بتوانین ئەو کەلێنانە پڕکەینەوانێ و سودمەند
بە خەڵکی بگەێنین و بە هەموو مسلمانان بگەێنین انشاءله کاک حەمەجەلال ئەم باسە ئیمانیانە ئەم باسە ڕۆحیانە یان فەراغی ڕۆحی ئەم بۆ شایە ڕۆحی کە مرۆڤ هەستی پێکات جاروای هەستیشی پێ ناکات هەز بە بێتاقەتیەکە هەز بە قەلقیەکە دنیایەک نەخۆشی دەرونی تووشە بێت نازانێت فەراغە ڕۆحیەکەیە نازانێت نەمانی خشوعەکەی لە ناو نوێژە نازانێت نەمانی ئینابە و تەوبێ لە ناو حەجە چه حەجەکەکە بەڵام نازانێت تەوبە بکات نازانێت ئەمە بۆچی هاتۆ بۆ حەج ئەم جیهانە ڕۆحی کە دەوری ئێمە یاوە ئێم بۆ پێی نازانین بۆ دنیا سەرقاڵی مادیاتی کێونە گەورە بۆ بەڵام فرامۆشی ڕۆحیان کردووە و لەم ئایدۆلۆژیە تازەیە لە جیهان بینی تازەیە لە دنیای تازەی سەردەما دنیای ڕۆح نییە بۆیە مرۆڤەکان بەڕاستی تووشی شەڕ تووشی گەژاوی گەورە تووشی نەخۆشی دەرونی گەورە تووشی بێئومێدی و یعنی سەرکەشی تووشی کوشتن و بڕین و دنیایەک لە جەرائیمە بێت چونکە ئیمان بە ڕۆح کەس بۆ یاخود نەماوە لە جیهانی مادیە سەرەتا ئەو مەسئلەیە زۆر بەرفراوانە زۆر مەسئلەیەکی بەرفراوانە و بەڕاستی ئەبێ یعنی بتوانین کۆڕ و سیمیناری گەورەتری بۆ ئەنجامتین بە هەڵقەیەک کۆتایینە ئەم شتە چکە تۆ باز لە مۆزوعەکەی کام مەوزوعە پەیوەندی هەیە بە خودای گەورەوە شتێکە لای خودای گەورە زۆر گرنگی پێدراوە بەڵام یەک شت هەیە کە ئەویش لێرانەوە کێشەکان لێرەوە سەر هەڵەدا جیهانی ئیسلامی یان با بڵێن ڕۆحانیاتی جیهانی ئیسلامی لەگەڵ مادیگەریە شتێکمان فەرقێمە ئەوەیە کە لێرەوە ئێمە بین بە دوو ڕێگا ئێمە ئیعتیماد دەکەینە سەر وەحی غەیری ئێمە ئیعتیماد دەکەن سەر عەقڵ ئەلێرەوە کێشەکانمان بەدروست دەبێت ئەوانەی کە غەیری بەرنامەی خوای گەورە ئەوانەی کە غەیری ڕێگای خوای گەورە ئەگەر نەبەر ئیعتیماد دەکەنە سەر عەقڵ عەقڵ ناتوانێت ئەو هەموو پرسیارانە جواب باتەوە بەڵکو عەقڵ هەر با بڵێن بۆ نمونە چاو ئێستا من چاوم شتەکانە بینە چواردەوری خۆمە بینم ئەوە نابینم بەڵام کەشەو داهات حکمی چاو نابینێ عەقڵیش بریتیە وەکو ئەو حکمە چاویە وایە بۆیە ئەبێ ئێمە هەوڵ بین لە پشت عەقڵەوە وەحی دابنین کە بەرچاوی عەقڵ پڕ ڕۆشن کاتەوە کە بتوانێت عەقڵ بڕوا بەڕێوە بتوانێت قسەی خۆی هەبێت بەڵام کاتێک کە بە تەنیا ئەڕوا کە من و تۆتۆیەکە ڕەفزی ڕۆحەکاتەوانێ هەم خۆی بە تاریچیە ئەڕوا ئەکوێتە کەنگەڵانەوە ئەوەشی لەگەڵیا ئەڕوات ئەکوێتە کەنگەڵانەوە ئەلێرەوە کێشەکان دروست دەبن هەر لێرانەوە بووە جیهانی مادیگەری کە هەموو تمۆحی لە دنیاە ئەوێت جێ بکاتەوە دنیاش دنیای مادەیە لەبەرەوە جێی نابێتەوانێ چێشمە چێشەکە لێ دروست دەبێت ئەنە لێوە دروست دەبێت لە جیهانی مادە ئەنە لێوە دروست دەبێت ئەنە بەڵام خوای گەورە ڕەفزی ئەو شتەی کردوتەوە ئەنە بۆ بەندەکان نییە بەڵکو ئەو شتە ئیرادەیە بۆ ڕەب العالەمینە ئێمە بێ بۆ ئیعازە بڕن کە خوای گەورە داوێتی ئەلێرەوە کێشەکان دروست دەبێت سیر کە بەدبەختی چۆن دروست بووە لە ناو جیهانە لەم جیهانی کە تیاژین یەک نمونەی بەسیتت بۆ بێنمەوە لە عالەمی کارەبایە گەیەنانی کارەبا زۆر شت هەیە کارەبا گەێنێ ئاڵتون گێنەرە ئاسن گێنەرە مسیش گێنەرە بەڵام ئێمە ئەبێ شتێک بگەێنین بگەێنەرێک هەڵبژێرین کە زۆر ڕەخیس و هەرزان کەمی تێبچێ ئاڵتون ڕاستە بەڵام زۆری تێچێ بەڵام مەس ئەو گێنەرەیە هەم کەمی تێچێ هەم سۆرعەشی باشە لە ممەیزاتی مرۆڤە حتا ممەیزاتی مرۆڤ کە ئەو شتانی پێی بەخشراوە ئەو ئیمکاناتەی پێ بەخشراوە باشترین گێنەر ڕۆحە هەتا خۆی گەورە هاکا فەرمێ لەعەلەوە تەذەکەڕ ئەو یەخشە ئەوەی کە ڕۆح زووتر وەری ئەگرێ ئیمتیساسیەکە ئەوانی کە لە چاویە وەک تەختەوان حتمما تەختەشت زۆر ئیمتیساس ناکە بەڵام ئیسفنج ئەو شتە زوو ئیمتیساسەکە ئەو شلەمەنیە لەبەرەوە ئەگەر ئێمە بچینەوە سەر عالەمی ڕۆح ئەوە ئیتر بەڕاستی جەمسەری ئەو سەرکە جەمسەری نەفامیە جەمسەری مادیگەریە ئەدۆڕێ ئەلێرەوە شتەکان بۆیە ڕۆح ئەو توانە بەرزەی هەیە بووە بەدەستیش ئەم شتاگرێ ئێمە لە ڕۆح جیا ئەکرینەوانێ لە ڕۆح جیامانەکەنەوە تا یعنی ئەوان تحقیقی ئەهدافی خۆیان بکەن چونکە بتوێنە توێ سیراعە خی گەورە لە یەکەم ڕۆژەوە فەرمێ ئینە الشەیطانە لەکم عەدوون فەتەخیدوه عەدووە ئەو ئەسبابی خۆی بەرپا کردووە وحیەکە إلى ئەولیائهم لیجادلوکم
الشيطان ليوحون إلى أوليائهم ليجادلوكم وإن أطعتموهم لمشركون أو إيشي خوي كردوها خدای گەورەش بە ئێمەی فەرمووە ئێوەش ئۆقولێ مەڕ ئیش خۆتان بکەن و بەڵام بەچی بۆ ڕێنمایی کە خوای گەورە بۆ ئێمەی دانەوە. کاک جلال ئەو ئەخطابە گەورانەی کە لە عالەمی ڕۆحانی و لە عالەمی ئیمانیا ئیشی گەوریان کردووە کە ئێسێش ئێمە هەر زۆر جارە گەڕێنەوە بۆ ڕابردوو بۆ نمونە هێنانەوەی ئەوان هێن لە سەردەمی تازە زۆر نایبینین یاخود شاراوەن لێمان یعنی هەر نمونونەکان ئێمە باسی شێخ عەبدولقادر گیلانی و باسی شێخ ژونەیدی بەغدادی و باسی بشری حافی و باسی حارسی محاسبی و یعنی باسی زەنونی میسری و ئەچین بەمانی لای خۆمان لەم جیهانەی خۆمانە کە ژیاون باسی مرشیدە گەورەکانی ئەهلی طریقەت و ئیمان یعنی بۆ ئەمانە لێرە ئیسا لەم زمانەی خۆمانە شاراون بۆ دیار نین بۆ نایان بینین بۆ دەستمان پیان ناگا. حقەتێک هەیە زۆر سەیرە زۆر بهیمە بەداخەوە ئەبێ ئێمە زۆر ورد هەنگاو بێنین. یەکەم کاری بانگەوازی خودای گەورە ڕەوحانیە ئامادەکردنە بۆ ئەو بانگەوازە. یەکەم شت خوای گەورەکە ئەنجامێدا پاکردنەوەی کەشێکە بۆ ئەو داوای کە پێمە ساسەمەی گەێنێ ئەلەم نەشرح لەکە سەدرەک وایانە ئەلەم نەشرح لەکە سەدرەک ئەبێ ئەو بانگەوازە ئەو قسە خێری کە تۆ ئیگەی لە منتەلەقێکی زۆر پاکەوە دەرچێت تا شوێنی خۆی بگرێت. تیر ئەگەر تۆ بە دەستبی هاویژی ئەو نەتیجێ نابەخشەوە لەوەی کەوانێکی بۆ دابێت و لە کەوانە کۆبی هاویژی وایە نام بە حقەت یەکشت هەیە زۆر مهمە با یەک نمونەی زۆر عەجیب ئەزی جەنابتان بکەم. ئەو نینۆکانەی کە بەدەستی مرۆڤەوەن زیاد لە حەد بیکە نینۆکەکە وایە مەحسوسی تایە ینی ناتوانانی زۆر ئیشی پێ بکە ینی حاسەکەی یێتەوە جێی خۆی. بەڵام ئێمە لە ژەنگوژاری گوناهدا ئەوە نەڕۆچوین دڵمان نینۆکی پیا کردووە جا عادەتەن ئینسان ئەگەر نینۆکی بێ ئەتوانێت کاروبارەکانی هین کات بەڵام کە نینۆکەکەی لێ دەرهێنا ئیتر حاسەکە ئیژەکاتەوە ینی هەستی گەرم هەستیارە. ئێمە ژەنگوژاری گوناه و ئەم تاوانانی کایکی نینۆکی درێژ کردوین نینۆکی درێژکن ئەبێ نینۆکی دڵمان بکەین نینۆکی دڵمان بکەین تا دڵمان حاسەکە ئیش کاتوانێ. یەک شتی زۆر بەسیط با بۆ ئەرزی جەنابتان بکەم. ئامادەکاری بۆم شتازانی چییە؟ یەک نمونەی زۆر بەسیط کابراایە کە بۆ نمونە ئیشێکا لەگەڵ ڕێزندایتر هەر جیلێکە مەسا بڵێن ئیشی سەیارەکە دەستی ڕەش بووە ئیشی مەسەلا قەسابیەکە دەستی تۆزێک ئاوا پیس بووە ئەبینی بۆ وەرگرتنی ئەو بڕەپاری کە وەریەگرێ خێرات دەستی خۆیە سڕێ بۆ وەرگرتنی بڕەپارەیەک. مع العلم ئەو دەست و پەنجانە زۆر ئازیزترن لەو بڕەپارەی جاری وایە گەر دەستی لە حادیسەیەکا تیا بچێ بەزان سەرفەکات کەچی لەو دەقەیە ئەوەی لامەهمترە ئەو مادیگەریە کەواتە لێرەوە بێت تێبگەین ئێمە یان زۆر جار با بڵێن بۆ منە بەدەم هەڵیەگرێ هەڵێ با پیس نەبێت. باشە شتێک هەیە زۆر مهمە ئەم ڕۆحانەتیە ئەم ڕۆحانەتە بریتە لەوەی کە ئێمە ئەبێ لە کاتێکا کە قسە ئەکەین شتێک ئەڵێن ئەمەنە پێشەچی بۆ ئامادەکەین ئینە السەمع والبەصر والفؤاد ئەمانە هەموو بۆ ئامادەکەین ئەنجا ئەتوانین لەم دەفرەدا کە پەنجەمان پاک بێت هەستمان پاک بێت تەسەورمان پاک بێ بتوانین لەوانەوە ئەگەر ئەوانە پاکژێکی تایتیانەکە نەتاوەرە قسە بکە هیچ ئەمە زەن وەکو چی وایە وەکو من قاژێک میوە بم بە جەنابەت بەڵام چونکە دەستم لە شوێنێکی پیس داپووە هەرچەند میوەیەکە ئیدەم بە تۆ ڕەنگە تۆ تەسەمومی پێ بکەیت چونکە لە دەستمەوە کە پیسە لە پیسیەکە دروست بووە ئەیگەێنێ بۆ ئەو قاژە میوەیە من ئەو کاتە تۆ تەسەمون پێکەی لەوەی کە میوەش بێت با میوەش بێت کەواتە ئیلا ئەبێ ئەو ڕۆحانەتیانە لە دەفرێکی زۆر پاکدا بێت تا بتوانانی بیگەێنێت. ئەو دەفرە پاکە چییە کاکجار یعنی سا بۆ یعنی ئەم جیهانە ڕۆحی زۆر ئاشنایە پێمان کەچی زۆر بوونە زۆر یعنی ئەو ئاگای لێمانە بەسێمە لەو ونین لەو بێ ئاگاین
هەوڵمان لەداوە بچینە ناو ئەو جیهانە ڕۆحیەوە هەوڵمان لەداوە بەچی بچین بەچی بچینە ناو ئەو جیهانە ڕۆحانیوانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکە فەرمێت إن القلوب لتصدع كما يصدع الحديث كما يصدع الحديد قال يا رسول الله صلى الله عليه وسلم وما جلاؤها قال بقراءة القرآن وذكر الموت قراءة القرآن زاني چییە با یەک نمەد بۆ بێنەوە کەمە بۆ ناتوانین بگەین بۆچی کەون هەڵەسێ قیامەت هەڵەسێ لەبەر ئەوەی ئەو ڕۆژەی کە خوای گەورە ئەو ڕۆژەی کە قیامەت هەڵەسێ خەڵکێک هەن بۆ نمونە ئەڵێ تۆ قورئانت لەبەرە لەبەری نامێنە خوای گەورە قورئان هەڵەگرێتەوە ئەڵێ با بچین کتێبەکە بگەڕێن لە کتێبەکە ئەو قورئانە بدۆزینەوە ئەو فاتیحای خوێنە ئەو ئاەتانە خوا هەڵی گرتووەتەوانەیە نسخە بێتەوە ئەم قورئانە ئەقڵی کەونە تۆ سیارەیەک ئەقڵەکەی لە دەربێنی لە خۆیەوە شتی عجایب شانە ئەم کەونە کە ئەقڵی قورئانەکەت لێ دەرهێنا شێتە بێ هەر ئەوەیە کە بەشێتی لەم سەرڕوا لە باتی لە ژێی خۆی گەڕێتەوە بەعەکسەوە گەڕێتەوە قیامەت هەڵەسێ کەواتە مرۆڤ یعنی نیمچەشێتیەگە بێت بێ ئاگایەگە بێت بۆیە کەواتە گەڕانەوە بۆ قورئان تەمەسەکردن بە قورئانەوە تەمەسەکوا بکتاب الله وإقام الصلاة تەمەسەکردن بەو شتە ئەوەیە و دووهەم شت بیرکردنەوە لە مەوت بیرکردنەوە لە مەوت چونکە ئینسان ئەگەڕێتەوە بۆ مێژووی بیدایەتی خۆی کێ هەیە حەز نەکات ئەوەلیاتی خۆی بدۆزێتەوە هەر کەسێ بێ ئەوەلیات بێ زۆر ناخۆشە وونە ئەمەیە قەزەکان کاک حەمەدجەلال زیکری خوا چ خۆشیەک چ سەعادەتێک هەر پێش قیامەت پێش ئەجرەکە چییە بەخشێ بە ئینسان یعنی من حەز دەکەم تەجروبەیەکی شخصی لە تۆ پرسم هەرچەند ڕەنگە قورس بێ وتنی زیکرکردن بۆ تۆ نوێژکردن تۆ شتێکە فەرموو وتێ نوێژ ئەوایە هەموو نوێژی ئەممەنە تازە بۆ ئەلامان کە ئەڵێ حەییا عەلە سەڵا ئەو خەڵکە چی بکردای باش بەڕاستی پرسیارێکی زۆر گرنگت کرد نوێژ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت أول ما يحاسب به الناس يوم القيامة يحسب عن صلاته فإذا صلح صلاته صلح عمله كله نوێژ کلیلی هەموو قەزەکان قائمە بەداخەوە ئێمە زۆر بە ینی نەشارەزایی ئەڕواین بۆ شتە جارە خوای گەورە فەرمێ ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب نوێژ تشبيه نبي الله المثل الأعلى شكرا خواردنەوەی چوونە بەهەشتە شەکرا خواردنەوە چۆن لە قەزەیەکە شەکراوێکەوەی خۆی تۆ ئەگەی بە قەزەیەکی تر نوێژ شەکرا خواردنەوەی چوونە بەهەشتە بەڵام بەداخەوە ئێمە بەو سستیاڕێن بەرەو نوێژ ئەبوو چۆن لە مانشێتەکانەڵێ بەپەلە نوها هات یەکسەڵێن چییە ئەبوو ئێمە ئاوا بووایە نوێژ لامان بمەوتە بەپەلە خۆشحاڵ بووینە کە هەواڵێکی زۆر گرنگ دێت کاتی نوێژەکانە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە کاتی نوێژەکاندا ئەمەنە تێگەشت بوو لە نوێژ کە سەرداری بەشەرێتی ئەمە بێت چاو لەو بکەین کە ئەو سەرچۆپەی عاریفانە سەرقافڵەی هەموو عاریفانە ئەبووە ئێمە وەکو ئەو کە چۆن خەڵکەکەی بەجێشتووە تێ ئەگەی لە نوێژ ئەچێ بۆ لای چێ چێ بۆ لای خالق وردە دنیا لە پێش چاوانم گۆڕا هاوار و شپرزەیی و نائارامی ناوهۆڵی نەشتەرگەری نەمەزانی من لەکوێم هاوار و ناڵە و ترسی منیش هەر هیچی نەما لە دوایەوە زانیم کە من جیابوومەتەوە لەو کەشەی پێشووتر کە تایە بووم هەستم ناکرد کە من پەیوەندیم بە نەخۆشی و نەخۆشخانەوە هەیە لە شوێنێک بووم بە تەواوی نوێ بوو من هێواش کەوتمە قۆناغە جیاوازەکانی ناو ئەزمونەکەم ڕۆشتمە ناو نورێکی ڕەنگاوڕەنگەوە لە شێوەی تونەیلێکی گەورەیە بوو
ڕەنگەکانی دنیا ناتەواون تا وێنەی ئەوێ بکەن ناتوانن نەخشی ئەوێ پیشان بدەن. من خودی خۆم بووم بەڵام هەستی ئەوەم نەبوو دایکم پەیوەندیم بە ڕابردووی خۆمەوە هیچ نەما بوو بەڵام بیرم لەوە کردەوە کە من بۆ کێوەچم چی ڕوودات وەسفێکی چڕ و پڕی ئەو بارە ناکرێت کە من تایە بووم زمان کۆڵە لە وەسفکردنی لە شوێنێکی تاریکی ڕەشەوە ڕۆشتمە شوێنێکی زۆر ڕووناکی پڕ ڕەنگا و ڕەنگی تەسەووری زیهنی بۆ وێناکردنی ئەوێ ئەستەمە ئەوەی ئەتوانێ وێنای بکات لە زیهنی خۆیان تەنها ئەوانن کە ئەزمموی نزیک بوونەوە لە مردنیان بینیوە ئەو سەرکەوتنەی ناوتونەیلەکە زۆر پڕ لە سەعادەت بوو هەستی ئەوەم نەبوو کە ڕابوەستم و کۆتایی بەمە بێت ڕازی بووم بەوەی بە هەمیشەی لەوێ بم نە ئەترسام حاڵم بەرەو باشی زیاترە چوو زیاتر لەوێت تێگەیشتم من حەزم لە وێنەکێشان هەیە وێنەی زۆریشم بینیوە و ڕەنگی زۆریشم لە وێنەکانما بەکارهێناوە بەڵام ناتوانم ڕەنگێک وێنەیەک بۆ دیمەنێکی بچووکێ وێ بکێشم کە دەڵێم شین و نیلی دنیا نییە بەڵام نازانم چیتر بڵێم گەیشتمە جیهانێکی تەواو جیاواز نورێکی بەرفراوان بوو وەک تەمێکی چڕوا بوو بەڵام تەمەکە ڕێگەی بینینی ناگرت نورێک بوو احتیوای قوڵایی ئەوەی کرده بوو حازر بوو لە هەموو شوێنەکە کە ڕۆشتمە ئەو جیهانە هەستم بە جوانترین هەست و نەستە کرد پڕ بوو لە دڵنیایی و بەختەوەری کە لە دنیاە هەرگیز ئەو هەستە بۆ مرۆڤ دروست نابێت زۆر دڵخۆش و بەختەوەر بووم لە خەوەنوچکەیە هەستێکی خۆش هەیە بۆ مرۆڤ دێ و خۆشیە بکەرە بێ کۆتایی ئەتوت پەڕی کۆترێکم ئەوەندە خەفیف و سوکەڵە بووم لەوێ شتێکی بچووکە بینیت بەڵام زۆر گەورەیە هەستی فڕین لەوێ زۆر چێژدارە بەڵام وەختێ چاوم کردەوە دەبینم گەڕامەوە ئەم ڕۆحەت سەلامەت بێ هەموو شتێکت سەلامەتە ئەوەلیاتە جانسان ئەوەلیاتی کەڕۆی هەتا ماوە معاملاتی بۆ ناکرێت ئەڵێ ئەوەلیاتی ڕۆشتووە ڕۆح ئەوەلیاتی ئینسانە ئیمامی شافعی لەو مەوزوعیا شتێکی زۆر جوانی هەیەڵێ فەقیرێک هات داوای یارمەتیە کرد تۆ بڵی فەقیر بێ هەر زانێکی ئاوە بەسیط هەر شتێکی ئاوە بەسیط کە ئێمە حسابی بۆ ناکەین چکە خوای گەورە فەرمێ إذ تلقونه بألسنتكم وتقولون بأفواهكم ما ليس لكم به علم وتحسبونه هينا وهو عند الله عظيم زۆر شت هەیە ئێمە قسە ئەکەین لەسەری دەم ئەکوتین تایە قسە ئەڵێن وا ئەکەین ئاواکە فتووا دێش دەڵێن لای ئێمە زۆر ئاسانەوە وهو عند الله عظيم زۆر گەورەیە جا فەرمێ شتێکی ئەوە بەسیطیشم وت بۆ ماوەی 48 سەعات 2 ڕۆژ ئەی ڕۆژێک هیچ حەلاوەتێکم لە نوێژ ڕۆژوو نەگرت لە نوێژووی تەعات نەکرد کەواتە ئەم هەرچی شتێکی تۆ ڕۆح زەریبەکەدا تۆ ئاگات لێ دڵ ئەیدا بۆیە پێ ئیشارەکە بۆ ئەتەقوا هاهونا لێرانەیە ئەم دڵە سەلامەت بێتتر هەمووی سەلامەتە صلح الجسد كله هەمووی سەلامەتە بەس ئێمە بەڕاستی ئەمڕۆ ئەو ئیهتیمامەمان ناوە پێی حسابی بۆ ناکەین ئەنجا خۆی هەتا لە نوێژی شاوەتا نازانم قەولە نازانم چیا فەرمێ هەر نوێژەگەر دڵ حازر نەبوو تر چی یعنی بەڕاستی تۆ چی ناوەنیت ئەو تا ئیمامی عەلی کە کاتێ ئەو تیرەکە لە قاسیا دەرێنەوە برینار بۆ پێکاوێتی ئەڵێ با بچمە نوێژ ئەنجا دەری بێنن لەو کاتەیە تر مادەن وجودی نامێنێ ڕۆحی مەربوتە خودای گەورەوە ئەمەلیاتەکان لەو کاتەیە بۆ ئەنجامدا ئەی بیلا لەگەر هێزی خۆشەویستی ڕۆحی خوددا خۆشەویستی و عشقی خوددا نەبێ لە تۆرە لە لمێکی گەرمە لە ڕۆژێکی بەردێکی گەڕخان هێشتا ئەحەدون ئەحەد هەر زۆر بە بەسیتی ژەواڵێتەوە هەر زۆر بەسیتی ئەی کە کاتێک کابرا ئەکوژێ بەدەستی کافرێک شمشێرێکی پێ لێدا لەگەردنی ئەڵێ فوست و ڕەبیل کابە بردمەوە بە خودای کابە ئێوتی ئەوە چی هەڵێ دەشەوە هەرە خەوتم و ئەم دیمەنم بەرچاوگە کابرای کافر یە پرسیارەکات کە پرسیارەکان لێ پرسن ئەوش جوابی دەنوانە ئەڵێ بەڵێ ئەو بردیەوە ئەوە چوو بۆ بەهەشت کەواتە یەکشت هەیە زۆر مهمە ئەم عالەمی ئەڕواحە من تەحەداکەم ئیلا شەیتانی لە دەرکا کاوەی تر کۆتایی پێهاتووەم
چه زۆر خۆی بە بەقوت دانێ با لە عالەمی ئەڕواح و قسە بکەین زانام چی پێ هیچی پێ نییە خەڵخاڵیە خەڵخاڵیە هیچی پێ نییە ئیتر لە چیا قساکە لە شتێکا قساکە عنی خاڵیە بەتاڵە بەتاڵ ئەوەی کە سەنگە ڕوحە بەڕاستی تۆ لەم منتەڵەقەوانێ ڕوحت ئامادەکە ڕوح سەلامەتکە ئاگادار بە ینی بتوانیت ئامادەبی باکرد نییە کاک حەمەجلال ئێوارانێکی ئاوا لە ڕۆژێکی بەهارەی ئاوایە کە هاتوونێتە دەرەوە و کێمان لە دەنگە و بولبول و تەیر و تیورانەیە لە شنەی ئەو باە کە چۆن مۆسیقایەکی سەیر بۆ دەمە ئێواران دروستەکە لە نیوە شەوە سیسرکەکان مۆسیقاکە گۆڕن لە دەمە بەیانە فێنکیەکی عەجیب زانا ڕەبانی خواناسەکان شتی زۆر سەیریان لەسەر ئەم بابەتە زۆر گرنگە وتووە. جەنابەت ئیحساسە چی لەم ئالم کەشەیە پێشەوەی باسی نزیکبوونەوە لە مردنەکە بکەین؟ ئیحساس چییە؟ ئێمە بەڕاستی وەکو ئەرزم کردی ئەم مەسەلەی ڕۆحشتانە طبعاً ئەبێ هەمووی لەگەڵ سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ڕێوە ڕەفتاری پێغەمبەر صلی الله علیه و سلم مساوی بێت. یعنی ئێمە ئەو لوغەیە نازانین ئەوە نیە هەمووان پێویستە بۆ نمونە کە کەسێک هاتێتە شتێک و دەورەیەکەوە لۆغەکە بزانێ ئایا ئەو کەسە کە تەقدیمی بەرنامەکەکە بە چ لۆغەتێک باسیەکە تۆ بێ و لۆغەیە بزانی. ئەم ئیسلامە لۆغەیەکی تایبەتی خۆی لۆغەی ڕۆحە هیچ غەریب نییە پێ ساسەڵم دەنکە بەردەکەی هەڵ نەگوتیەوە چیتی ذیکری خواکە دارخورمایە کە لەسەری لەو پێش پەلچێکە خوتبەی داوە تاری فەرمووە دواییدا بەزێ زیکە زیکێکەکە ئەگری سەلم هەتا چێ ئاشتێکاتەوە سەر لەوانەیە لێرانەیە طبعاً جیهان جیهانی ئەلمانیەت و مادیگەری لەوانێ بڵێ چی ئەنووسێ با بنووسێ حەزەکە حەچی قەڵەمی ئەم دنیاە بۆیە هێنم بڵێ ئەمە تووشی فۆبیا بووە با بینووسێ حتا مەرەکە بیتایە حتا بە عەرەزی خۆی قساکە چی ئەڵێ با بیڵێ ئەوە ئەو کاتێ دۆڕاوە چونکە تەلەبە کە زیرەک بێ سەیری مەحزەری خۆیەکە و جاباتەوە بۆی دەرەجێکی باش بێنێ ئەو تەلەبەیە کە هیچی پێێنێ سەیری ئەم لاولاکە و قسە لەسەر ئەم لاولاکە دۆڕاوەکانی غەیری بەرنامەی خوا هەمیشە قسە ئەکەن لەبەرەوە بۆیە حەزم کرد ئەو مەوزوع عەلیا تەڕەکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە دارخورمایە کەزیکەی کردووە لەبەرەوە هیچ غەریب نەبێ لامان ئێمە تەنسیقێکمان هەیە لەگەڵم کەونی ئەوریا بە ئەبێ بزانین یوسەبح له من فی السماوات و ما فی الأرض هەمووی ذیکری یادی خوای گەورەکە بەس تۆیت ئەسپی خۆت ناکەیت تۆی لەو سەمفۆنیا لەو کەرنەڤاڵە بێبەشیت لوغە نازانی ناتوانانی قسە بکەیت ئەجیناوە تا شێخی نورسی لە نووسراوەکانە شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ بەدبەخت ئەو کاتەی کە دارێک ئاواکە و شنە شنەکە و پەلکەکانی ئاواکە ئەڵێەوە زیکری خواکە بەستۆ دووری ئەو دەمی دەستی پێکرد بە کۆڕی زەکەن بەستۆ دواکەوتی تۆ وەستاویت ئەڵێ دەلیلمان چی ئەڵێ ئەمەنە زیکری خوا کامیە ئەم دارە ئەبینی وای لێ لە زیکری خۆیان کە نابچڕێ یسبح له من في السماوات والطير صافات كل قد علم صلاة وتسبحه والنجم والشجر يسجدان ئەمەنگە تەسبیحاتی خواکە کە ئاگاتە پایزی تر سەری سپی بوو ئەوەنە خەفەت و مەراق و عشقی خوا وای لێ کرد گەڵاکانی زرد بوو هەڵوەرین قژی هەڵوەری نابینی هیچی پێوە نامێنێ لە عشقی خوای تر دارەکە گەڵای پێوە نامێنە منە سەربادا و زیکری خواکە خوای گەورە بەهارێکی جوانێنێتوانێ زیندویە کاتۆ بە شێوازێکی زۆر لەوە جوانتر یعنی خەڵک جاران یعنی ئەمە بەڕاستی ئەبوو ناسنامەی هەموو کەسێک بووە چۆن هەموو کەسێک ناسنامەیە قورسێکی پێ کە خۆی بە خەڵگە ناسێنێ ونبوونێکە شتێکە بەمای دۆزیتەوە ئێمە بێ بەهۆی ڕۆحەوە نەبێت ون بووین بەهۆی ڕۆحەوە بێ خۆمان دۆزینەوانێن ئەو تا مەحوی هەنێشت هەیە زۆر مهمە کە باسیەکەین ئەو شاعرانە زۆر 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 کەڵە پیا بوون
زۆر بە بچوکی ئەبووە بەڕاستی زۆر لەوە گەورەتر قەدر و حۆرەتیان بژیرایە. مەحوی شاعیر چییە؟ بۆ نایناوە مەحوی ئەڵێ لە عشقی خوایە ئەمەنەم حەز کرد لە عشقی خوایە شتێک لە خۆم بنێم نەمێنمەوتی خۆم ناونا مەشوی وەڵا مەشوی برژاوە شتێک هەرماوە تۆ وەڵایە من معقول نییە ئەبێت عشق ئەوەیە بکەیتەوە نەمێنیت لە عشقی خۆیان نەمێنیت ناونا مەحوی ها ويمحو الله محو السيئات ويمحو الله السيئات محوك يعني كلي يعني تشبينا بها لا بقى غفران جاء محو جاء غفران اللي خوش بهم بس قصدك هرماوه محو اوي هر او اللامبر هر سرانو هل لامبر وقتي خوي يا بمشي وازا بمنا مطابع اشكال العالم الاسلاميه دعوه ما نبي بمشي ويبت خوي قربوا في مصاصم كافرين ان ناشئه الليل هي اشد وطئا واقوم قيلا كروجانك أشيتنا وخلق قساكة وبامازيان بوكي دافعي ناشئ الليل ويليك قسا كانت قولا ثقيلا قسا كانت زور بقوة قرزة جاران لرقائقي ماموسى أحمد راشدا اشتكي زور جوان هي مدارسي كوفة باسكا كوفة ومدارس كاني كوري ذكر كيسا يعني زور أهميتي نية نا خلق بدوري وناسي ناك بدوري ناسي بلام نمان تواني إداي بكن لهمو من أو شمن ليك ناتواني نزيق بينو كريار وفروشيار تو زي ورخوارو منش تو زي مسروا أي كرين تو جاي فروشي باش قصتكم دريا أويا خرافياتي تيكلاو نبي لقل سنتها بقول يعني شتيك نبي لو درتك وكو نوعك بيجريتو أما بشتبابي معجزة شدهبوا بسراوة جا باسێکاڵێ کاتێک ئەمان زانی کۆڕی زیکرەکەمان تەواوە ئەبواەکێ بمردایەتیایە نەمردایم کۆڕ نەبوو بەڕاستی ئەی تۆ بچی بۆ شەڕێک و یەک کەس برینار نەبێ وەڵای کاتەمە شەڕ نەکراوە کۆڕی زیکر ئەوی کە کاتێک تیا وەفاتیە کردمان بەڕاستی کۆڕ بوو ئەمە کۆڕی زیکر بوو. لەو چرکە ساتەیە کە گەڕامەوە ئەو مناڵە بۆ من هیچ گرنگ نەبوو چونکە من تێریە و جیهانە بێ سنوورە بوو بووم من هەموو چرکەیەکی ژیانم بە هەستی گەڕانەوە بۆ ئەوێ دەژیم تەنانەت سەیری ڕوخساری مناڵەکەشم نەکرد ڕازی بووم هەموو دنیا بەجێ بهێڵم و بگەڕێمەوە بۆ جیهانەی کە تایە بووم دایکمەی وت ڕۆڵە مناڵەکە تەگری برسیەتی لە باوەشی بگرە منیش هەر وەکو مناڵەکە گریام و ئامۆت وازم لێ بێنن وتم دایە من لە جیهانێکی تەواو جیاوازا بووم وازم لێ بێنن دایکم وتی هەچ کەسێ بچێتە ژووری مناڵ بوون ئەترسێ و لە دواییە تەندروستی باش و جێگیرە بێتەوە دایکم نێزانی من باس لە چیەکەم هەچ کاتی ئەزموونەکەمە گەڕمەوە هەموو گیانم دێتە لەرزین و خۆم بۆ ناگیرێت زۆر ڕوونە هەمیشە لە بەرچاوم ئێستا لە ناو خێزانەکەمدام و کوڕەکەم گەورە بووە و لە ئامێزیەگرم بەڵام ئەوێ شتێکی ترە هەرگیز شتەکانی ئەوێ بێرەی دنیا پێوانە مەکەن من پسپۆڕیم هەیە لە زانستی دەروونناسیە لە تەواوی 35 ساڵی تەمەنما ئەزمموی وڕێنە و وەهمم نەکردووە ئەو ئەزمموی نزیکشەی مەرگ یەک جار ئەزمونم کردووە و یەک جاریش بینیومە ساڵی پار ڕووداوێکم بەسەر هات و داخڵ بە هۆڵی نەشتەرگەری کرام 8 جار دەرمانی بێهۆشی وەرگرتو و عملیات و نەشتەرگەری کراوم بەڵام ئەزمموی نزیک بوونەوە لە مردنم نەبینیەوە من تەنها جارێ ئەزمونەکەم بینیوە و زۆر دوورە لە وڕێنە و خەیاڵ و دیاردە فیزیکی و مادیەکان چکە من خۆم دەروونناسیم خوێند و باش ئەزانم ئەم دیاردانە لە کەیا دروسە بێ ئەزمونێکی ڕاستەقینەیە بۆ جیهانی غەیب و بە هیچ جۆرێ تەفسیری مادی هەڵناگرێت حەقیقەت و ڕاستەقینە ئەوە بوو کە من بینیم ئەو جیهانە حەقیقەتە ئێرە خەیاڵە ڕازی نابم بە ناوی زانستەوە وەصفی ئەزمونەکەم بکەن بە وەهم و خەیاڵ نەخێر ڕاستیەکی حاشا هەڵنەگرە و بینینی جیهانی غەیب و بەرزەخ هەرگیز ناکرێ بە واقع ڕافە نەکرێت ئەوانەی لێکدانەوەی مادی و دوور لە واقع و ڕاستی بۆ ئەو ئەزمونانە ئەکەن وەک کەسێکن لە لای نەخۆشیێکی توش بوو بە گرانەتا دانیشت بێت نەخۆشەکە زۆر باری تەندروستی ناجێگیر بێت پلەی گەرمی لەشی زۆر بەرز بێت سەر ئێشەیەکی توندی هەبێ حیچی بۆ نەخورێ لە هۆش خۆی بچێ لە هەمان کاتە ئەو کەسەی لە لای دانیشتووە لە وەڵامی میوان و خەڵکی کە دێن بۆ لای هەواڵی ئەپرسن بڵێت وەڵڵا زۆر باشە و لە ئێمە باشترە و حیچی نییە چەندە جێگەی تووڕەبوون و ناڕەزایەتیە لە لای نەخۆشەکە و واقعی حاڵی نەخۆشەکە
ئەم لێکدانەوە و وەڵامدانەوەیە چەندە دوورە لە ڕاستیەوە. لێکدانەوەی مادی و ملحید و بێدینەکانیش بە ناوی زانستەوە بەو جۆرە جێگەی ڕەخنە و نابەجێییە لە لای کەسانێ کە ئەزمونونەکەیان بینیوە. لە ڕووی واقع و زانستی ڕاستەقینەشەوە وەڵامی بەو جۆرە بۆ خاوەن ئەزمونێک هەرگیز نابێتە گومانێکی بچووکیش لەسەر حەقیقەتی ئەو جیهانە بێ سنوورەی کە بینیوێتی. ئەوێ حەقیقەتە. من هەتا 20 ڕۆژیش مناڵەکەمم نەئاویست. هەتا ئەوە بوو لۆمە و سەرزەنشتیانە کردم، بەڵام من مەدهۆشی جیهانێکی تر بووم. لەو 20 ڕۆژەیە هەستی دایکایەتیم نەمابوو، لێم گیرا بوویەوە. من ئەو جیهانم لێون بوو بە دوایە ئەگەڕام. زۆر جاریش بە دڵ و ئەندێشەی قوڵەچمەوە بۆ جیهانە شیرینەی کە دوای دنیا گەڕێمەوە بۆی و پشت بەخوا بەکردەوەی باشەوە چاوەڕوانی بەختەوەری هەمیشەیی ئەوێ ئەەکەم. کاک حەمەجەلال کرۆکی باسەکەی ئەمڕۆمان، ئەم ئەڵلقەی ئەم شەومان، ئەم باس و ئەحداسی کە قسەی لەسەرەکەین کرۆکەکەی گەڕێتەوە بۆ پێش 2 ساڵ لەمەوە پێش کە من ڕۆژێکی جمعە لە مزگەوتی عەلی کەمال بە خزمەتە گەیشتم و ئەمەت بۆ باسکردم، هاتی پێت وتموتێ کە نزیک بوونەوە لە مردن شتێکت بینیوە زۆر سەرنجی ڕاکێشام. قەدەری خوا لەم 2 ساڵە نەمانتوانی ئەم ئەڵلقەی پێشکەش بکەین. ئەوی شەوەیە کە تۆ بەدەم زیکر و بەدەم ئەڵڵاوە بەنجەکریت بۆ عملیاتێکەکری، بەس لە لەحەزاتی دوای بەنجەکە هەر تۆ چاوت ناوە بە یەکا چوویتە جیهانێکی تر. ئەو باسە ڕازە فەرمی شتێک بوو لە ژیانمدا ڕوویدا، بەڵام وەکو ئەرزم کردی لە بیدایەتە ئەم عالەمی ئەڕواحە زۆر بەرفراوانە. یعنی ڕەنگە سات وەکو ئەرزم کردی چەنا کەس بە نەقدەوە بڵێت چوو ئەمە ینی نەوقتێک برێ نەچێتە ژێرباری ئەوە. ئەم جیهانی ئەڕواح و نادیارە و ئەو جیهانە زۆر ئاسانە، تەسلیم بوون پێی و بڕوابوون پێی، داخەڵ بوون پێی زۆر ئاسانە، بەڵام ئێمە هەنگای بوون وەکو ئەرزم کردی. مەگەم بەردەڕەشەکە هیچ کوێیە کاک ئێخۆ لە بەهەشت هاتووە بێرە مەڕەکەی حەزرەتی ئیبراهیم، مەڕەکەی حەزەتی ئیبراهیم لە بەهەشتەوە هاتووە. هەنگ مەخلوقاتی بەهەشتن، عالەمی غەیب و ئەڕواح و عاریفان و عارفیات هاتوۆتە ئەم دنیا. ئێجا بۆ ئەو بۆ باوە ئادەم و دایە حەوا خەڵکی ئەو لێ نەبوون، ئێمە ئەسڵ و فەسڵمان لێوە هاتووە بۆ ئێرە. نەخۆشیێکم هەبوو چوون بۆ عەمەلیات وشتیوە بەندیان کردم. جا بەڕاستی من عادەتم هەر زۆر ئەڵڵا زۆر خۆشە وتنەوەی ئەڵڵا. بەڕاستی ئەوایە نەقشە لەسەر دڵمانە، بیکوتین لەسەر دڵمان ئەڵڵا لە هەموو شتێکە ئەڵڵا تەنها خوا، چونکە وشەی ئەڵڵا زۆر معجزێکی گەورەیە. ئەلفەکە لابەرە لیلە هەر ئەڵڵایە، لامێکی کەی لە لابەرە لەهو ما فی السەماوات ما فی الأرض، لایەکی کەی لە لابەرە هو الله الذي لا إله إلا هو. معجزەی ناوی وشەی ئەڵڵا ئەمەندە گەورەیە، ئیسمی عەظەمە، بسمی عەظەمە. پێش لە کاتی بەنجەکەیە هەر خەیاڵم لای خوددا بوو، بەنجیان کردم احتیادی ئاگام لێ بوو، بەڵام ئەو کاتی کە بێهۆش بووم ئەم شتە لە دوای بێهۆشیەوە بینیم، لە حەزەی بێهۆشیە لە بێهۆشەکە بینم. ینی لەوەیان نەبوو بڵێم ئاگام لە خۆمە، بۆیە خەو نییە. ئەمە قەزەیەکی زۆر عەجیبە. من بەرپرسم لە دنیا و لە قیامەت لەم شتە، کێ بڕواکە بیکە، کێ نایکە بانیکە، زۆر هیچ کێشەم نییە، هیچ کەشێکم نییە. لە کاتێکا کە هۆشم لە خۆم نەماوە ئەم شتم بینیوە، دوو مەلایکەت لە دوو پەڵە هەور، دوو پەڵەی هەوری بچووک بنباڵ شتێکی ئاوا هەردوو بنباڵیان گرتم، هەر دوان بوون بنباڵیان گرت، بەرزیان کردمەوانەیە. ئەمە لە حاڵەت بە ناڕەحەتی نەکرد، هیچ بەرزە بوو، زۆر خۆش بوو. هەر خۆی قەزێک کە ئەوان لەگەڵما بەو شێوەیە بەرزیان کردمەوە پیانەوتمەوە ئاسمانیەک. ئێستا چین بۆ ئەوە ئاسمانی دوو گەشتین، ئەوە ئاسمانی سێ. ئەزانی بۆ کێڕۆی ئەزانی ئەمزانی بەرزە بوومەوە پیانەوە ئاسمانی 4، ئەوە ئاسمانی 5، ئەوە ئاسمانی 6. ئاسمان بە ئاسمان خۆشتر بوو، بە تایبەت 6. بەڵام کەوتی ئاسمانی 7 کاک فاتح، ئاسمانی 7 زۆر عەجیب بوو،
خوا شاهیدە لە ڕۆژێکی زۆر گەرمایە کە زۆر گەرما دەبێت و توینی تا بە ڕۆژویت سەری تەشبینە بێم جەمیدە شتێکەڵی تۆ سەرمایەک ئاوە بۆنێکی سپێنکی لەگەڵ گەشتماوەیە یەک فێنکایی بە دڵما هات و تیانەوە ئاسمانی حوتەمە و ئەوەش بەیت المەعموورە بەیت المەعموور لە ئاسمانی چوارەمەوە بەڵێ تر بەس تۆ لە حەوت بینی من لە حوتەما بینیم بە سەراحەتی کول لە حوتەما بینیم لە حوتەما عینەن ئەم کەعبەیە بوو لە ناوەڕاستە عینەن کەعبە عینەن کەعبە بەڵام دار و دیوارەکەی زۆر جوان بوو کاشیەکی بەردێکی زۆر جوان هەر سەیری بەردەکە دەکرد هەنا و دەڕۆی تیان ئەمە لایەقی شوێنی حەزەتی ئیبراهیمە کە لێرە دانیشتووە لە پاڵ سێبەری بەیت المەعموورە ئیبراهیمم چۆن دینی بە چچکانەوە ئاوا دانیشتبوو پاڵیا بووە کە دانیشتبوو لە چوای ئەو بینینەیە بوو لە چوار تەکبیرەکرێ بۆ ئەڵڵاهو ئەکبەری تەواف ئەمە تەکبیری ئەڵڵاهو ئەکبەری تەواف دوو یەک مەتر کەمترێک لەوێ ئەلوێ ڕێک نزیکی دانیشتبوو ڕووی لەمسەر بوو لەوێ کە ئەڵڵاهو ئەکبەری تەوافەکرێ تیانۆ ئیبراهیمە لە سێبەری حەزەتی ئیبراهیم لە سێبەر عەلا نەبینا عەلەیهی سەڵات وەسەلام باوکی ئەنبیا ئەلوێ دانیشتۆ دیم بە چیچکانەوە دانیشتبوو ئیتر هۆشم هاتەوە خەبەرم بۆ ئەمە شتێک نییە بڵێ لە کاتی بە ئاگابوو نادی بێت ئەمە نییە شتێ نییە بوو بڵێ خەو بێ خەبەرم کە هۆشم هاتۆ لە بەنجەکە ئەمەم دیبوتم ئای سوبحان الله ئەمە چی بوو دینیم کاک حەمەجال لەو کاتی کە تۆ بەرزە بوویتەوە وەکو ڕۆحەکەت ئەڕۆیشت سەرەکەوت هەستی کرد جەستەیەکە جێهێڵاوە بێتاقەت نەبووی بۆی پێت خۆش بوو یا ئاسایی بوو سەیری جەستەی خۆم کرد یعنی ئاوا ڕوانیم بۆ جەستەی خۆم مەبینی بەرزیان کردومەتەوە بە هەردوو دەست ئەم بن بەڵام کێشەم نەبوو بۆ جەستم بڵێم شتێکە نامۆیە ئازارێکە شتێکە بەڵام ڕۆحم زۆر ئاسوودە بوو زۆر خۆش بوو زۆر خۆش بوو یعنی شتێک نییە بڵێم تەفسیری بکەم بڵێم لەوە ئاچێ ناتوانانی نازانم بە تایبەت ئەو دار و دیواری کە هی بەیت المەعموور بوو لەهی کەعبەی خۆمان جوانتر بوو زۆر لەوەی کەعبەی خۆمان جوانتر زۆر کاشەکانی چۆن بوو ئەوێ ڕساسیەکی لەماع ئێستا هەیە لەو نەوعە بەس ناچێتەوە سەرەوە بەڵام ئەزانم چییە ئەزانی باڵێ حەزەتی ئیبراهیم بە تەواوی بینیت یا لەسەر لا بینیت ئاوا بەرەو ڕوو کە دانیشتم بە چیچکانەوە دانیشت و ئاواهی بەم شێوەیە ئاوایی هیچ قسە لەگەڵ نەکرد هیچ قسە ئیتر خەریب و بەرزتر بمەوە ئیتر لەوێ وەکو بڵێ داوێنێنەوانێ و ئەلواتر هۆشماتەوە خۆم گەڕایتەوە گەڕامەوە ینی ئەکرێت ئەگەر نەگەڕایتایەتەوە ئەکسەر ئەڕۆشتی سەرەکەوتی مەلایکەکان چۆن بوون ئەتوانی وەسفیا قسەیان لەگەڵا کردی پیانۆتمەوە ئاسمانی یەکەم ئەوە ئاسمانی دۆمە گەشتین ئەوە ئاسمانی سێ زوو بڕیتان ئاسمانەکان هەر زۆر بە ئاسانی یعنی لەگەڵ قسەکەیەوە ئەو بڕی لەگەڵ قسەکەیەوە ئەو بڕی خەڵک نازانێت زەمن سفرە بێتەوە لەوێ یعنی ئەو ئیتر کە نەیزانێت چی لەگەڵا بڵێم وەکو ئەرزم کردی بەسە بێچە گەڵی یەک دووەکات ئەو ئەڵێ سێەکە کە من پێڵێم نازانێ نەفامە ئەوە بۆ سوکاتی نیە نەخێن نازانێت ئەوە نایەتە ناو باسەکەەوە ژنا عالەمی ئەڕاحوەکو ئەرزم کردی هاتۆتە ناو ئێمەوە کاریگەری ئەو ڕووداوە ئەو ئەزمموی نزیک بوونەوە لە مردن کاریگەری هەبوو لە سەرەکە کە حەمەجال وەڵڵاهی مەگەم کاریگەرەکە خۆشحاڵ بووم بە بینینی بازشت ئەژینا یەکشت هەیە کاک فاتح نەبێ بە قسەی زل قەسەم بەخوا ئەگەر ئیعتیباری بەهەشت و جەهەنەم بێ زۆر بچووکترە لەوەی کە من خۆشەویست و عشقی خوایە چونکە قورئانە فەرمێ دەلیلی قورئانمانە فەئەما من خافە مەقامە ڕەبی خاف بە معنای شەرم و یعنی ترسیەوەمەیە لێم عاجز بێ نەک ترسیەوەمەیە لێ ترسم مەقامە ڕەبی وەنەهە النەفس عن الهەوا حتى پێغەمبەر صلی الله علیه و سلم کە وەختێک بە دیداری خوا شادە بێ لەسەر مەرگایە لێ پرسن لەمە و ئەم دنیا ئەو دنیا ڕۆحت پێشن کە ئیجازی لێ وەرەگرن ئەڵێ ئیلا ڕەفیق الأعلا نەیتووە بەهەشت خۆشەویستی خوا زۆر خۆشە زۆر عشقی خوا زۆر خۆشە زانی بۆم یەکێک لە ناوەکانی خوا ئەلوەدودە وەدود زۆر وید مەوەدە ئەزانی چییە دایچێک شیرەدا بە مناڵەکەی خەبەری کردوتۆ نیوەشەوە هیلاکی ئەکا
مەمچی خستۆتە دەمە شیرێداتێ کە چی مناڵەکەی گەزێ دڵی نایە شیرەکەی لێ ببڕێ یعنی ئازار سفرە بێتەوە ئازار و مەحنەت و ناڕەحەتی سفرە بێتەوە لە عشقی خوا شتانە وجودیان نامێنێت ئەها حەزەتی ئیبراهیم خەنە ئاگرەکەەوە ئیتر سووتان لەوێ قیمەتی نامێنێ لە عشقی خوایە سووتان نییە هەز ناکات سووتانە بەحقەت وایشە عشقی خوا ئەمەیە لەبەرەوە من هیچ وەکو ئیمامی عەلیە فەرمێ کە قودوەمانە ئەفەرمێ باش جانم ببینم هیچ ئیمانم زیان ناکات کاک حەمەدجلال من قسەیەکی زانایەکی خواناس و هەرچەند لە عالەمی غەربیاژی شتێکی زۆر جوانەڵێ خۆی نزیکبوونەوە لە مردنی بینیوە هەمان ئەم قسەی جناب دەکا ئەڵێ هەر کەسێ نوێژ و دوعا و مناجاتی لە خزمەت خوایە هەبوو پێویستی بەم ئەزمونە نییە ئەم ئەزمونە بۆ ئەوانەیە کە دوورن لە خوا تا بیان گێڕێتەوە بە ناو نوێژ و عیبادەت ئەوە هەر وەکو عەلاقاتی کۆمەڵاتی وایە کوڕ و باوک ئەو لە قاتی سەرەوەی ئەم لە قاتی خوارەوەیە هەموو ڕۆژێ باوچێ بینێ بەڵام جەژن کێتە پێشەوە بۆ یەکێکە کە دوورە و عاجز بووە ئاشتیەکاتەوە